کەرێم عێراقی و یاس خزر دووەستێرەی بەناوبانگی عێراق ژیان دەرفەتی نەدا پێکەوە بن بەڵام مەرگ پێکەوە کۆی کردنەوە. أضحى شعاري وحفزني لأكرمه 20 بيتا لها من مثله حكم. ساڵێک پێش ئێستا ڕێک لەم ڕۆژەدا 1 نۆی 2023 بەرەبەیان هەواڵی کۆچی دوایی کەرێم عێراقی بڵاو بووەوە، شەوێکی درەنگیش هەواڵگەیش کە یاس خزریش دنیای بەجێهێشت. کەرێم عێراقی شاعیری جوان نووس و بەناوبانگی عێراق نەک هەر لە عێراق لە هەموو وڵاتانی عەرەب ناسراو بوو. هۆنراوەی بۆ زۆر هونەرمەندی بەناوبانگی عەرەب نووسیوە، دیارترینیان ئەساڵە نەسری و ئاسی حەلانی و سەعدون جابر بوون، بەڵام لەگەڵ هیچیان وەک کازم ساهیر نەبوو. کەریم و کازم هاوڕێی تەمەنی یەکتر بوون، زیاتر لە 50 گۆرانی کازم ساهیر قەڵەمە بە بڕشتەکەی کەریم عێراقی لە پشتەوەیە. کەریم عێراقی 4 ساڵ بوو بەدەست شێرپەنجەی ڕیخۆڵە و پرۆستاتەوە دەیناڵاند. دوای 90 جار دەرزی کیمیایی و 25 نەشتەرگەری ڕۆژی 1 ئەیلول لە تەمەنی 65 ساڵیدا لە نەخۆشخانەیەکی شاری ئەبوزەبی کۆچی دوایی کرد. کۆتایی هەمان ڕۆژ زانرا گۆرانی بێژی بەناوبانگ یاس خەزر بە جەڵدەی دڵ کۆچی دوایی کردووە. یاس بە بلیتبڕی نەخۆشخانەی نەجەف و گۆرانی بێژی گوندەکان دەستی پێکرد تا گەیشتە لووتکەی ناوبانگ و هەموو عێراق و وڵاتانی عەرەبی ناسیان. لە سەرەتای ساڵانی هەفتا بە گۆرانی مەڕێ نابیکم حەمەد ئەستێرەی درەوشایەوە، دوای ئەوە گۆرانیەکانی تایبین و یا حەمەدی بە دووەدا هات، ئیتر یاس خزر بووە پاڵەوانی ئەو گۆرانیانەی لە سەرزاری خەڵکی بوون. يا حمد مر مثل ما مرينا. یاس خزر ڕۆژی 16 ئابی ساڵی پار تووشی جەڵدەی دڵ بوو، دوای چەند ڕۆژێک مانەوە لە نەخۆشخانە ڕۆژی 26 مانگ ڕەوانەی بەشی چاودێری چڕکرا و لە نەخۆشخانەی ئیبن سینا لە بەغدا و شەوی 1 نۆی 2023 لە تەمەنی 85 ساڵیدا کۆچی دوایی کرد.